مەقەستێکی لەسکیدا بەجێهێشت حاڵەتێکی سیر لە نەخۆشخانەیەکی میسر ڕوویدا لە ناوەندی پزیشکی میسر پزیشکەکان مەقەستێکیان لەسکی ئافرەتێکدا بە ئامێری تیشێک بینی کە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ ساڵی 2018 ئەو خاتوونە نەخۆشە کە ناوی نورایە لە پاش چەند ساڵێک لە ئازاری ناوسکی چووە نەخۆشخانەیەک بۆ پشکنین داوایان لێکرد تیشکێکیان بۆ بگرێت کاتێ پزیشکەکان سەیریان کرد وا مەقەستێک لە ناوسکیدایە کە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ ساڵی 2018 لە پاش ئەوەی نەشتەرگەری لابردنی ڕاحمی کردبوو پزیشکەکان ئەو مەقەسەیان لە سکیا بەجێهێشت بوو لە پاش ئەو ڕووداوە داوایەکی پێشکەشی دادگا کردووە بۆ وەرگرتنی مافی خۆی لەبەرەوەی چەند ساڵێکە بەو ئازارەوە دەناڵێنێت ژنێکی تریش نەشتەرگەری بۆ کرابوو بەڵام لە شوێنێکی تر موبایلێکیان لە سکیدا بەجێهێشت بوو ئایا تۆ کەس دەناسیت کە پزیشکەکانی لای خۆمان شتیان لە پاش نەشتەرگەری لە سکی نەخۆشدا بەجێهێشت بێت بۆ یادگاری